بله تماشاوان برز لسر هول نزیک بونه نبرد ترکیه و رژیم اسد دبنا بینکاریا روسیا و تبلیبونا ایران دناوا وان دانوستاندنان دوی بابتی لگل میوانی خواه برز سیامند حاج و سروک شپیل آزادی کردستانی شروبت کن لسیدی آرکی مر آمده بخیرات ناتت کن برز سیامند لسر آمده بونات لسیدی آرکی شخوت راپورتی تا گهدار کر هولن نزیکونه نجن هادیه ابدا مکچبویه هولن نزیکونه نبرد ترکیه و رژیم اسد نابین کاریا روسیا چبویه و لسر آستا وزیر دروژی جوینک سیالی چبو نها روسیا تبلیبونا ایران دناوا وان دانوستاندنان تراگهان دست بیک چرو هات السر بیکچی انزارن کو روسیا جمیج و تخوازه کو حکومت ترکی و نظام سوری لفرونن و انزارن التركي بيش روجه البجارتن هاي وقشتي ملاتي ترك تخوازي سوريا بنابر وفقرنا سوري وبهوريا حكومة أكابيدا أو كو هكا دانو صادم سوري رجيبن وبلكي ريفا بي بنابري سوري فقرنا سوري وبهوريا دنا جو كارن هالبجارتنا أجبر إنسان أكابي لبرسيني دبن خدي خويا كرن بلكي سر نكفن وأف جبوي هالبجارتني حتى تشخاصي براسي أفضل نصطادن ويسر كفتي بالنزل بنرد جبونا تركيا لسر فيني جبونة بيدا ميدا جبوي هالبجارتناي بس جبوي هالبجارتني وأمزانين أردوغان حاضر هر تشتي بكي جبوي سركبي بهالبجارتني ها جبر هالبجارتنا مصيرينا وكعرب دبيجن أف هالبجارتني ها هكا سرنكبي أردوغان سر سلاتي دچه و اوت خوازی و هل بجاتنا چاوا به سر که اونزان امزان جالی دی و اپوزیسیونا ترکی پارتی ریکبری هجماره که مازن سر پروگرامی که سیاسی لفهاتنا و افجارا پیشی هجماره که مازن ریکبری ترکی هم بری اردوغان ولونی زیگون چه به لو ماجی اوت خوازی و هل بجاتنا سر که و مگود ملاتی ترکی بگشتی لپرسینید بن خوازن پنابر وگرن مشکل اقتصادی اکونومی الترکیه هنا و گلک جارا ولاتی بو مشكلة اقتصادي لي تشيد بن تخازن بيجن سببك بنابرن أو قالك ولاتي أوروبي جيبوا أو تركي جيبوا صار بدوسا بنابران جريد برز يعني شقا وكم من دس بيك يدقوت يعني أبدمك تشيبوا يو هولي نيزيكوني تيكرن وجوفينك جيل موسكو دداويا صاليدة تشيبو جبرتش روسيا دس بيك يد ببيبين غافيران بو إيران تبليفون دانوستاندران نكر شمان هاو دوفيدا ميدا أف تبليبون راجان سدم شيء ترن خستن أو بخون زانن إيران بريدة سيالي الأستانا إيران بشك جيبو تركيا روسيا والدانستانية أستانا دبون إيران دوي بروسيسات سياسية بشتار دبون نتشتكي نوع براستي بس خویات که روس بهورت کن فشار کاری بهتر نظامی ببی گواه دانستان نبی حتی نه ترکا چند جرا دای خویا کرن مستعدن گو اردوغان بشار رونه سوری که مایسر راگهانی شرطات دینه بهوریان در روس بهوریه دن گو فشار بهتر نظامی کاری ببی گواه دانستان نبی که اول گورا دخوازه روس و ایرانی اف دانستان ریوه هرن بس از دوباره کم حتی چقاسی براستی و دانستاندن ببین و رنگی ام دخوازن نزل على براستی. خب سرك من دویت شرط جوایج دهبو بس بريز بريكو ام بحساب يجي بكن يعني اگر ايران تبلي بان دانستاندن به يعني بنارينا تا ايران وبتش رولكي ببينه يعني رولا واريني به ناريني به تشارچوبايا كريزا سوريا بگشتي تشارچوبايا هفت بحثا بنابران باگراندنا وان بو سوريا تكر وچ رولكي ببينه قالو از بهركم اريني به از بهرناكم وزير درب روسيا بيجي دوي ايران ببي بشك جوا دانستان اريكار بيج بو افغانستان ها سركفتي بنگو تيكلي بري هنگي نظام ايراني رنكبن از بهركم لفهاتنا كروسي ايراني برينها هاي جو بيش دارجي ببن جبر روسيا وزير درب تشتكي وصانا بيجي جو بري هنگي دانستان نبو خوي كابتن بريانها ويهجبوا وامزانين ايران دورك واساسي هي سوري ده هي زواي جقداري هنت سوري ده وتاثيره كمان مظن حزب بحث ونظام سوري هاي لو ماجي جاليه روسا تشتكي طبيعيه جو تخوازي ايران جي بيج هكا تبخوازي
سەرکەفتی بن دوێت ئەیرانجی رازی بکێ و دوێ ئەیرانجی ببێ بەشێک ڤادا نووسانە لۆماژی ئەس باوەڕکەم ینی سەبەبێکی ئەساسی بۆ ئەیران داخواز کردیە بەشدار ببێ و ڕۆڵێکی بلەیزێش بەر ئەو زانن وێنە سەرکەفتی بن ئەیران نەخوازێ نیزام ڤادا نووسانە بکێ هەنێکی زەحمەتە بڕێ کەوێ و سەرکەفتی بنەرینە تە بێ رازیبوونا ئیران و تەبلیبوونەوەی دانووساندناندا ئەv نێزیبوون چێنێت بوو یانژێ ئەگەر ئەم بێژن گە نێزیبوون چێ ببێت وێ زەحمەت بێ ئەم زانین د حکوومەت هەنە پشگرتیە نظاما سووری دکن یەک ji alîkî ve Îranê û em zanin Îranîş pêşiya şoreşê ve pişgirtiya nizama Sûrî dikir pişgirtiya rejîmê dikir rejîma Sûrî dikir Rûs sala 2015 de nû roleka wayî aktiv çêbû û ji aliyê dîva Rûs û Îranîn ev her du ji roja yanî ji kêmayî rûj li 2015 Îran ji 2011 ve pişgirtiya nizamê dikin û heke tu bixwazê rastî misoger bê ku nîzam داخوازی روسا پێک بینێت بێ پێشی روس و ئەیران لەف بکن و دوورە وا داخوازی خۆ بێژنە نیزامە سووری و ئەو داخوازیەوە وێ پێک ئێن چ روس و ئەیران بێژێ مەجبورە نظام پێک بێنش بەر ئەو جانی بێ هەردوو وڵاتە نکارێ بەردەوام بیشەڕێ دژی ئۆپۆزیسیۆنێ بکێ و مەجبورە دامستاندنێ ژنێفژی بڕێوە بێوەکە نەتەوەیەک بووی خوازێ و گەرانتۆرن هەردوو گەرانتۆرەی نیزامێنە و هەردوو گەرانتۆرەی نیزامی لەفکردن وێ بە شەرتێ وا پێک بێنێ و تالی وێ لەڤهاتن نەقەبێنە ترکی ئەیران روسی دەبێ و ئەف بوون دوورە نیزامی هەر تشتی ئەم زەبتون باش برێز ئەگەر ئەم بێن لەسەر لڤ و تەبگەرە رووسیا و جivînên wê û hevdîtinên wê li ser asta rojhilata navîn bi taybetî ji xwe beriya du rojan li gel berpirsiyarê Misrê wezîrê derveyê Misrê civiya bû her wiha Seredana Erebistana Siûdiyê jî kiribû yanî binêrîna te heta çira deyekê ev liv û tevger girêdayê nêzîbûna di navbera Tirkiye û rejîma Esed û armanc jê ermancanî serkeş ve êkê çi ye ئەم زانین گۆ پشتی شەڕی ئوکراینە رووسیا gelek دەخت لێ بوو gelek وڵاتی ڕۆژئاوا چ ئەوروپی چ ئەمریکی بەرەك هەمبەری رووسیا ئاواکردن پشتگirtiya مڵەتی ئوکرانی و حکوومەتە ئوکراینی کرد هەمبەری وێ ناکێ رووس خوازن بەرەکی دی ئاوا بکرد کینە ئەو بەرێها وڵاتی عەرەبن هژمارەك جێژ ئالیە دیڤە ترکیایە ژوەر ترکیە حتا وەختێکی ینی حتا نەهاژی حەسەی بێ دبەرێ ڕەفێ وڵاتی ڕۆژئاوا ئەوروپیە و دخوازی واژوێ دێ دەربخێش بە ڕەولێکی گرنگ هەیە یا ترکیە ئوکراینە دەژی ئەس بە هەوەر دکم سەبەبێکی ئەساسی ئەوە گۆ کاربێ نزیک بوونە نیزامی چێ بکەیت ترکیە ئەمزانین ترکیە پشتگirtiya ڕێکبەریە سووریت کە ژۆژا شۆڕەش دەستپێ کرد پشتگirtiya وێ بوو ئەو یێ وڵاتی پێشی بگۆ دوێ بەشار ئەسەدش دەسەلاتی نەمێنێ ئیرۆ هەکە کاربن نیزاما ینی حزبەی بەعس ینی حکوومەتا سووری ترکی نێزیکی هەف بکەن سەرکەفتنەکە مەزنە ژووسارە ژ بە ڕووس پشتگirtiya نیزامێت کن لۆماژی خوازێ بدێ خویاکن هەکە ئوکراینە دەش هێزێ ناودەولەتی دژی من وڵاتی ڕۆژئاوا ئەوروپی ئەمریکی هەمبەری من سەکن ئەسکارم ئالیە دی بەرێکی دی ئاوا بکن و بهێلم سووریش بن کۆنتترۆلاوا دەکەوێت کێمای ڕۆلاواکەین ببێ و ترکی کاربێ دەربخێژووی مەحوەرێ ئەوروپی ئەمریکی دەرخێت باش ئەمێ بەحسا هەلوێستا ئەمریکا بکەن هەلوێستا ئەمریکا بێ دەربارەیدا تو چاوت بینشخوا هەر جار ناڕازیبوون ئەفخواژ ئاساییکردنا پەیوەندیان لەگەل رژیما ئەسەد دەکەوت بێژە نابێت تو وڵاتە هەوڵە ئاساییکردنا پەیوەندیان بکە هەلوێستا ئەمریکا چش ڕۆ بەچێک تێکردن ئەمێکی پرۆسسا سیاسی لە سووری تدەوراوە زێدەنینە ڕاستە هەنە هەرێمامە هەنا هەرێمێ ڕقا و دێڕەزۆر وێ هەرێمی ڕووس ئەمریکی هەنە پرۆسسا سیاسیدا تدەوراوە ناکێدینە ئەمریکی چقا وەخت سەر شۆڕەشێڤە دچوو وسا ئەمریکی سەیتەراوە کێم بوو سەر سووری لۆماژی ئەس بە هەوەرکم هەلوەستا ئەمریکیا چیژی بێ نکارێ ڤاتێکلیە رووسا و ترکا و ئەیرانی بسەکنێنێ و خویایە ڕووس سیاسەتا خۆدێت سووری لەسەر کەفتنە ئەم ساڵا
2011 حتى إيرو ميزين شرنجي أفشورش شوي يعني روشا سوري تشاوا بو أمزانن حتى صالة 2015 صدي هفته و پێنج عرض سووری دبن کۆنترۆلا ڕێکبەریە دەبوو. ئیرۆ بەڕێواژی وێناکە رووسیا سیاسەتا خۆت سووری سەرکەتیە و خویاتکێ کارەی خۆی دیپلۆماسی داموستاندنی خۆ سەرکەفتی ترەش ئەمریکا سووریا دەکەینای هەکە ئوکراینی لە ئوکراینیا رووسیا تێک دەچن بەسڵ سووری سەردکەون. باش برز سیامند تاگوت شخوا اگر ریکفتنەکەت ناوبەرە تورکیە و ئیران و رووسیا دەچێ بێت وێ چارچۆڤەیەدا بێگومان وێ نزیکبوون وێ چێ بێت ناوبەرە تورکیە و ڕێژیمە ئەسەدە ئەگەر ئەم احتمالێکی دێنن کو ئەم نزیکبوون درست بوو چێ بوو پەیوەندیت ناوبەرە هەردوو وڵاتاندا بەگەریا وەک بەرێت دوێ دەمێدە دوێ چاغێدا باندۆر وێ بچڕەنگی بێ لەسەر کریزا سووریە بگشتی و وەکو کورد و دۆزا کوردی بتایبەتی. Ez bartmış Kurdara geleki xirabe. Haka rasti nizam u Türkiye levvarın yek jej rekberiyere roşkerki xirabe av mantıqi İrop'un kontrolali rekberiye de ve wunda bike ve nizam ve mantıqaji ve heremeci xebin kontrola xoda وڵاتی و پشتگیریارێک بەریەت کرد ڕا ساڵی چووی دەیە پیشی نە ئەمریکی بوون ڕاستی ترکیا بوون ڕێکبەری ت دەوراوێ ناوێنی بەهۆرگیاندا هەکە ئەف بوو و ئیتیلافا ئیرۆپ ترکی پشتگیریاوێت کێ وێ گەلێکی قەلس بێش خۆ ساڵی چووی قەلس بوو ئیتیلاف حەلیفەی ترکیا تەنێما بوو هەکە ڕێکفەفتن بوو مانای ناکێ ترکیا دەستی خۆش ئیتیلافشی دشۆی منطقة إدلب ومنطقة ديجية إيروبن كنترولارك برية دوي وندار كأبي هكا أثبوت بهورت كن نظام أهليكي تاني بويني هم برية بسكني وأوجي منطقة كردينة وبهور يامد هكا منطقة بن كنترولارك برية دا كدنا بن كنترولار سوري قاعدي أو روسيا أهلي كاربك ومنطقة كرديجي وسوري بكشتي بكذا بن كنترولا نظام سوري. بله زور سپاس تجربه میوانی مبرز سیامند حاج سروک شفیع آزادی کردستانی ایرود میوانی مبول سیدار که زور سپاس لستر شروع